وا ساڵێک بەسەر هەڵبژاردننی عێراقدا تێدەپەڕێ و تا ئێستاش ئایندەی حکوومەتی عێراق دیارنێ دروست دەبێت یاخود دروست نابێت لێرە و لەوێش قسە لەسەر ئەوەیە کە ڕەنگە دیسانەوە خۆپیشاندان و پێکدادان لە بەغدا دروست ببێتەوە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە کە داخۆ لایەنەکان چوارچەوەی هەماهەنگی لەگەڵ سەدر دەگەنە ڕێکەوتن یاخودنا میوانێکمان لەگەڵدایە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر محەممەد حوسام ئەلحوسینی ئەندامی مەکتەبی سیاسی ڕوتی حکمەی نیشتیمانی کار ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە بەڕێز حوسینی شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 بۆ خۆ دەزانی هەر حکوومەتێک پێک بێت ئەگەرچی چوارچێوەی هەمانجی زۆر قسە لەسەر پێکەنانی حکوومەت دەکا بەبێ بەشداری ڕەوتی سەدر دروست نابێت ڕەنگە بە مردووی لەدایک ببێت پێتان وایە حکوومەتێک بەبێ ئەوان دروست ببێت بناوی خدای گەورە و میهرەبان ئێوارە ئێوە بینەرانتان باش لە ڕاستیدا گفتوگۆ و تێگەیشتن هەیە بەشێک لە دەستپێشخەریەکان هەیە کە بەشێک لە دەستپێشخەریەکان بۆ گفتوگۆکان لەلایەنە جیاوازەکاندا کە لەسەر مێزی گفتوگۆکان پێشنیار کرا بۆ یەک تێگەیشتن بۆ ئەوەی یەک دەرەنجامێک هەبێ بۆ بەرژەوەندی هەموو لایەک و ئەم ڕاستیانە چەند لێک تێگەیشتێکی لە دواهات کە بەهۆی کاغەزێک کە چەند گفتوگویەکی تێدا بوو ئەم گفتوگویان ئەم لایەنانە ئەم گفتوگویانە بریتین لە چەند خاڵێک کە هێز و لایەنە سیاسیەکان دایانناوە کە نوێنەرایەتی لایەنەکان و پێکهاتەکان گەلی عێراق دەکەن لە ڕاستیدا ئەم کاغەزە و ڕەشنووسەی کە دانرا کە لایەنە سیاسەکان لەسەری پێکهاتبوون خاکێکی جیاواز بۆ دروستکردنی حکوومەتێکی نیشتیمانی بۆ هەموو لایەک ئامانجی سەرەکی ئەوەیە دروستکردنی حکوومەتێک بۆ ئامادەکردن و ئامادەکردنی خزمەتگوزاری بۆ گەلی عێراق و بۆ شەقامی عێراقی ئێمە بەشێک نین لەم حکوومەت و نابین بەلایەنێک لەم حکوومەت ئەمە مەبدەئی ئێمەیە لە دوای دەرچوونی ئەنجامەکانی هەڵبژاردنەکان کە هیچ باڵانسێکی تێدا نەبوو زۆر باشە بەڕێز ئەلحوسینی زۆر باشە ئێوە باسی ئەنجامی ببوورە باسی ئەنجامی هەڵبژاردنتان بەشداریکردن لە حکوومەت باش چوارچێوەی هەماهەنگی کە دۆڕاوی هەڵبژاردنەکانن نەیان هێشت براوەی هەڵبژاردنەکان حکوومەت پێک بێنێ بە خۆشیان پێک نایێت کەواتە ئەسڵ هەڵبژاردن بۆ کرا ببوورە یەکەم شت چوارچەوەی هەمانگی و هێزی چوارچەوەی هاوپەیمانیە بەڵکو چوارچەوەیەکی هەماهەنگیە چەند لایانی سیاسی تێدایە چوارچەوەی هەماهەنگی لە هەماهەنگیەکانی کاتێک کە دژی نەتیجەکانی هەڵبژاردنەکان بوو بەپێی یاساکانی دەستوری و قانونی نەچوو بۆ ڕوبەڕوو بوونەوە بۆ ئەوەی ژیانی گشتی تێک بدات بەڵکو ئەم یاسایانەی بەکارینە کە لە دەستور و لە قانوندا هەیە لە یاسادا هەیە بۆیە ئەمە موقفێک بوو بە تەواوی ماوە دوای ئەوەی کە محکەمە دادگا لە دژی نەتیجەکان ئەنجامەکان وەستاوە ئەم لایەنانە دژی ئەنجامەکان بوون و دەستپێشخەریان کرد لە پێشوازی لە ئەنجامەکان و ئەمەش بوون بە ئەنجامی هەڵبژاردنەکان قبوڵیان کرد بۆیە بەشێک لە دۆڕاوەکان لەم هەڵبژاردنانە لەم زروفانەی کۆتاییدا بەدیار کرد کە چێ دۆڕاوە و خۆیان مەدەرخست بەڵام لە ڕاستیدا هیچ کردەوەیەک ڕووی نەدا لە دەروی دەستور و یاسادا بێت باشە بەڵکو بەپێی دەستور و یاسا زۆر باشە بەڕێز حوسینی ئێستا قسە لەسەر هاوپەیمانێتیەکی نوێ دەکرێت بە ناوی ئیدارەی دەولە ئایا پێکەنانێکی سیاسی لەم جۆرە دەتوانێت
عێراق لەم چەق بەستوویە بێنێتە دەرەوە؟ ئەمڕۆ هەیە هەندێک جوڵانەوە هەیە لەلایەن ئەو کاغەزەی کە نووسراوە لەلایەن ئەو گفتوگۆی هاوبەشەکان نێوان لایەنەکان کە چەند بەرهەمێکی لە دوا بێتن بۆی هاوپەیمانیەکی نوێ دروست بێتن بۆ دروستبوونی دەوڵەت حکوومەت لەم هاوپەیمانی هەموو هێز و لایەنانە هەن لە حکوومەتی داهاتوو لێرەدا لایەنەکان کە تێبینی هەیە لەسەرم هاوپەیمانیە و ڕای لەم هاوپەیمانیە نییە پێی وایە ئەم هاوپەیمانیە لە پێناو بەرژەوەندی گشتیدا نییە دەتوانن ڕۆلی خۆیان بگێڕن بەڵام لە پەرلەمان بەپێی دەستور دەتوانن ڕۆلی خۆیان بگێڕن دەتوانن بڕۆن یەک لە سەرسەی نظامی یەک لە سەرسەی لە کارخراو دروست بکەن و جەلسەیەکی تایبەت دابنن بۆ هەڵبژاردننی بەڵام بۆ دەست بۆ کاری تکە ببن ئەمە شتێک نیە ئەمە هیچ یەکمان نییە و ئەمەش لەگەڵ وەزعی دیموکراسی و میکانیزمی دیموکراسی ناوەشێتەوە. زۆر باشە بەڕێز حوسێنی دواپرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دێتەوە من زۆر سپاس دەکەم باواز لە مەسلەی دیموکراسی و دەستور و ئەوانە بێنین کە لە عێراقدا نە دیموکراسیت بوونی هەیە نە جۆ بە دەستوریش دەدرێت دەگوترێت تشرینیەکان خۆیان بۆ ڕاپەڕینی سەرتاسەری ئامادە کردووە پێت وایە سەرەتای مانگی داهاتوو پێک دادانە خوێناویەکە لە عێراق ڕوو دەدات بە کورتی وەڵام دەیتەوە من سپاست دەکەم. لە ڕاستیدا بەپێی زانیاریەکان ئەو زانیارانەی کە ئێمە لە لامانە هەندێک بەرفراونیەک هەیە بۆ نمونە هەندێک ڕوبەر هەیە کە پێی دەگوترێت تشرینیەکان یان جوڵەی گەلی عێراقی یان جوولەی هاوڵاتیان ڕوبەرێکی زیاتر ئەوەیە یادی ساڵانەیان هەیە یادی ساڵانەی یەکەمی تشرین و یادی ساڵانەی 25 تشرین ئەمە یادێکی ساڵانەی هەم ساڵانە دەکرێتەوە و لە ڕێی خۆپشاندانی ئاشتیانە لە ڕێی خۆپشاندانی شارستیانە بەڵام دەبێت لاانێ هەندێک جوڵەی سیاسی هەبێ کە چوونە ناوخۆپشاندانەکان و هەوڵیاندا ئەم پرۆگرامە ئاشتیانەی خۆپشاندانەکان بۆ خۆیان کە گەنجەکان هەموو ساڵانە ئەنجامی دەدەن لە ساڵیادی تشرینەکە زۆر بۆی وەکو یادەوەریەک بۆ قوربانیەکان بەکاری بێنن هەندێک لایانی سیاسی دەتوانن لاانەیە بێن ئەم جوڵەیە لە پێناو خۆیان بەکاری بێنن بۆ مەساڵحی سیاسی زۆر باشە ئەم هێزوو لایەنانە لە کۆتا کۆنگرە بینیمان کە چیان و کۆنگرەکان و بەیانەکانی تریش لە ڕاستیدا ئەم گەنجانە بە ئاسانی نییە بە ئاسانی ناتوانانی لەگەڵ ڕوتی ئەم گانجانە بڕۆی لەسەر شەقام زۆر باشە هەڵیان خەڵەتێنی لە خشتیان ببین زۆر باشە شتێک نییە زۆر چاکە پەیامەکەتان گەیشت زۆر بەڕێز زۆر باشە پەیامەکەتان گەیشت زۆر بەڕێز دکتۆر محەممەد حوسام الحوسینی ئەندامی مەکتەبی سیاسی ڕوتی حکمەی نیشتیمانی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەوتان باش.